خوێندنەوەیان وابوو کە لە ناوچەکە شەڕەکی زۆر گەورە ڕوودا 3 ڕۆژە تا 6 ڕۆژ و بانجی هەندێک حیزبیش کرابوو دانیشتنی کرابوو کاکە ئەدمادەم تا 3 ڕۆژە تا 6 ڕۆژە ئیتی لەبەر چیمە ئیشی گەورەکە ئیتر دیتان لە کوردستان چ نوع بڕیارێک درا چه حرەکەت کرا یعنی ئەنگۆ بە خۆتان ئێستانە هەمووی دەزانن لێکدانەوەی یان خوێندنەوەی وها خەڵا چمان لێ دەکا وامان لێ دەکا ئێمە باش تێنەگەین لە سەرنجامەکەی لەو پرۆژانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تێنەگەین ڕاستی ئەم بەسەری پێت بە هەندێک شتی بازکە ئەمە لێرە نیوەتان زیاتر لێرە دانیشتن کاتیکە ترامپ هاتە سەر حکوم ئەمە لێرە هەموو تازیەمان بوو ئەگە لە بیرکاندی وتمان بەڕاستی ئەو 4 ساڵە کورد لە خەتەردایە چکە ترامپ ڕاستی نایلێمەنی نیزام نایلێمەنی نیزامەکی نوێ ناوی وەکوبری خطابی ترامپ هەمووی تەسلیم بە من سەرکەوتم کەکەوە هەموو خطابی جەنجی جیهانی یەکەمە مجموعە وحش ئەو کات لەسەر حکم بوون ئەوەندە میلیۆن کەسیان بە کوشتندا لەگە یەکتر بێ ئەوەی لەسەر بازاڕەکی بێ معنا یعنی ئەو هەموو خەڵکە کوژرا ترامپ هەموو ئەو خطابی وایە ئێستا ئەم حتا ترامپ ئیدارەی ترامپ لەگە ئەمریکاش لێک جودا دەکەوە ئەمریکا ڕاستیەکەی ئەمە بابرین لە کوردستان ئەو ئەوەندە ساڕەی ئەگە ئەمریکا و ڕۆژ ئاوا و ناتۆ نەبوایە ئەو میلەتە برایانی خۆمان بزانیان لەمە دەکرد ئەمە ئاگامان لێبی ئەمە 1-2 میلەتمان جیرانە باوڕیان بە ئیبادە هەیە لەو 30 ساڵە 2 جاریان ئێمە ئیبادەکرد ئیبادە یعنی چی یعنی ئافرەتمان بمان ئافرەت کورە بەس ئەوەی زۆر جوان تەماشاکە هیچ دینێک ئەوەی قبول نییە هیچ دینەکە تعجبم دێ فقی ئیسلامی نەک دین فقی ئیسلامی کوجێی سەبایە و لە شەڕی دەستکەوتی ئافرەت یعنی تو بێ ئەوڕۆ عەسرا مێردەکەی بکوژی ئێوارێ ئافرەتەکەی ببەی و برێ وەرە سەر دینی من یاری کابرا کوردی ئەدی هەموو ئاەتی لا ئیکراها فی الدین و لەکم سەد یعنی نێزیکەی 89 ئاەتی وها هەیە کە بە هیچ نوعەکی قبولی نییە لەبەرانێ ئەمە ئەوە تەفاسیلی زۆرە بەس دەبی ئاگامان لێبی ئەمە میلەتان لە دەور بەرمانە ناومیشتیان یعنی نەک دەسەڵاتدار ئەفرادەکەش یەک با قسەکەی سەراحەت بێ یەک فەردی عەرەبی سونیم لە بۆ بینەوە هاتووی برێ وەڵا ئەمەیان شایەتی دەم ئەنفال لە فلان جێ بووە قەت دەستان ناکەی چکە ئەیش باوەڕی بوو وایە یعنی ئەمە خۆ ئەو ڕەتفعلەمان نییە ئەمە لە ڕاپەڕین ئەو هەموو خەڵکیوان کەوتە دەستەمە دیتانەمە چۆن ئێستاش ئەوانەی ئەنفالە بە تەرتیب مەکتەب سیاسیەکانی حیزب دەسەڵاتدارەکان ئەنفالچەکان وا لێرەنە بەخوا ئەو ئاجاجە لە کوردستان وایە نەدەگیرا لە بۆ خۆی نازم یەک نووسیبی گەورەترین غەڵەتی حجاج ئەو بۆ چوە لەو لای ژیان نەهاتە کوردستان یعنی ئاگادار بیت ئەمە باوەڕمان بە تۆڕەسەندنەوە نییە ها بەخۆشم من بخۆم وەلو لە قانون دەرنەچوومە بەس ئەوە شۆڕژ بوو 1-2 ساڵیش حاکمایەتیم کردی بە خودای ئەوەندی مجریمی عەرەبمان هاتەکنی هەمومان ڕەئیمان وا بە دەبی ئەگە حکومەکە زۆر توندیشبی دەبی خەفیفیکەینەوە یعنی ئەوە ڕای هەموو کوردە کورد زۆر یعنی نازم وڵا ئەم بریا ئەو قسەی دەکەم یعنی وەنەبری بە تەعەسوبیش بەعەکسەوە ئەو جیرانانەمان ئاگەتان لێبی مەسەڵەن بڕۆ تورکیا تورک نەک دەسەڵاتدار تورکەکەش باوەڕی بۆی نییە ئەتوو هەی لە کاتێک ئەتوو لە پێشەوی لەو منتقەی بووی کاکە لە قورئانی باسی تەورات ئەخر 2 بەشە ئەو تەوراتی فەیومی باس دەکە دەرێ لە جوودی هەنگ کردی دەرێ لێوێن درێ تەوراتەکەیت کە دەرێ لە ئارارات سەفینەکەی عەزرەتی نوعجیر بووە ئەگەتان لێبی یعنی هەموو متتەفقن کە لانکەی دووەمی بەشەریەت لەو کوردستانەی سەری هەڵدایتەوە یعنی ئەوە نەسی قورئانە کاتە ئەمە کۆنترین میلەتین لەسەر خاچ خۆمان کۆنترین میلەت على الإطلاق ئەمە لەسەر میلەتی خۆ یعنی لە خاچ خۆمانی وشەی کوردستانی زۆر لە پێش تورکیا زۆر لە پێش عێراقی سیاسی ئەم نارم عێراق کە کاتێک ناوی تری هەبووە تەمسیلی جوگرافیای کردە تەمسیلی نەوعەک لە سەقافەتی کردی ئەوە نابەست عێراقی سیاسی لە ساڵی 1920 لە پێشتری ئەسڵەن نەبووە هەر لەبۆ ئاگاداریتان لزنەی عوسبەت الئومام کە لە مووسرە چۆ خوارەوەتی ئەرنگەوە عێراقین یان عوسمانی گوتیان عێراق جار نەشمان بیست لە تەقریرەکەی وە هاتیە زۆر دوور نەکەوینەوە لەو بابەتانەوە هەر لەسەر قسەی کە سەرتیبی
ئەمە ئەو پرۆژانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ئەم لەبەرچی باسی ئەوم کرد کە هەتا ئێستاش میلەتمان دراوسەیە پێکەوە دەژین باوەڕی بەوەی هەیە ئەتوو نەبی ئەمن لە شوێنێک دەژیم ئێستا لە هەولێرێ دەوروبەرەکەم هەموو لەو برادرانە ئێستاش باوەڕیان بۆی هەیە ئەنفال شتێکی زۆر ڕاز بوو قرارێکی حەچیم بوو زۆر و ئەو فیدرالیە و ئەو ڕئیس جەمهورە و ئەو عەجەمیەتەی عێراق ئێستا ناویان لێ عێراقی ئێستا ڕئیسێکی عەجەمی هەیە ئەوانە هەمووی لە بیر و باوەڕی ئەوانە هەردانیە لەبەرەوەی زۆر بەداخەوە سەرکردایەتی ئێمە یان ئەوانەی ڕوانگەی تائیفی و مەزهەبیان هەیە خراپ خوێندنەوەکەیان زۆر بە هەڵە بوو کە بە چەکچان لەو عێراقی ئێستایاندا خۆم کەس ناناسم لە عێراق بەس بزانە ئەم مەبەستمەوەی ئەوەی کاکسەرتی بەکارهێنان یعنی خۆمە لەو ماوەی لەبەرچی ئەو چاڵاتیانەمان ڕاستی کەلچی ئەومان نمایە تازە لەگە کاکسەرداری شەندێک باس ناکرد کاکسەردار ژیاربعینی ئەو ڕێی هەبوو ئێمە لەو دەمەی کەلچی ئەومان نمایە لە ناوە خۆی کورد ڕوبەڕووی یەک بینەوە سەرکردایەتی ئێمە ئاگای لێ نییە کەیف خۆیتی بەس ئەمە ئاگامان لێە ئەو قۆناغە چەند ناسکە هەتا ترەم ڕزگار دەڕوا و ماڵ ئاوایی دەکا کوردستان بە قۆناغێکی زۆر سەخت و خەتەردا دەڕوا زۆر ینی ئیلا دەرز ئەم دووبارەی دەکەمەوە ئیدارەی ترامپ و ئەمریکا لێک جودایە زۆر بەڵام بەڕاستی وەزعی هینایتە پێش نازانم ئەمریکا چەندین ساڵیکەی دەوێتە دێتەوە سڕۆمە لە گفتوگویەکی DW ئەلمانیا یەکی ئەمریکا لە بەرامبەرم ئەمە گوتمان ئەمریکا ینی دەوڵەتەکە شایستەی ڕئیسێکی زۆر عەقلانیە وڵای باش ئەمریکەکەش ئەوەی قبول بوو ئەین شایستەی ئەوەی نییە تۆ ڕئیسێک بێ بەس پارە بناسی بەس ینی قووەت بناسی هەتا ئێستا دۆستەکانی خۆی چەند جارە ئەوە تەرحی ئەوەی دەکات لە گەروی هرمز یاڵە لەگە ئاەتڵایەکی ڕێکەوین مەبەستی لەگە ئێران ڕێکەوین یاڵە بە جزیە و سەرانە لە وەرگرین و پشت لە وڵاتانی خەلیج بین تەماشا ئەو ڕێیەکە یعنی دۆست و ئەوەی زۆر جار باوی هەیە درێن سیاست هەتا سەرینە دۆستی دۆستەنە بسەبت ئەو لە ترامپی بەرجەسەبن دەنە لە دەنەوەکو دووەلی وڵا مەبادی هەیە زەمیر هەیە ویژدان هەیە زۆربەی قوانینی دووەلی پڕ لە ئەخلاق یعنی ئەمە بەخۆمان خاوەنی قەراری 688 یعنی نابی هیچ ئەوە چی بکەین لەسەر قوانینی دووەلی ڕاستی سەرکردایەتی ئێمە بەهۆی ئەو ڕوانگە سەقەتەی خەریک و تووشی کێشەی زۆر گەورە بین بەڵام الحەمدوللا بەڕێی من ڕەت بووینە ئێستا بەس هێشتا مەترسیەکەش مایە ئەمە ساڵ و نی و 2 ساڵ کەمترەی ترامپی هێشتان لە مەترسی داینە ئەو پرۆژانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە دەبوابی لە ڕێی ئەوەی ئێستا پرۆژەکانی پێشترێ تقریبا 9 پرۆژە بوون ئەو پرۆژانە ڕۆیشتن پرۆژە ئیبراهیمی هاتەچی پرۆژەی ئەی پێ دەگوترێ دێڤید لاین هاتە پێشی پرۆژەی تاڕادێک ئۆرە سیاحاتی تاڕادێک کەم ینی بابلین ئەوانەیە پرۆژەی ئەمنیەتی نوێی ئیسرائیلە ئەو سیاسەتی پەیترا ینی یان ئەو محوەرەی ترامپ نەتەنیاهۆ ئەگەر کورتیکەینەوە لەسەر 3-4 خاڵی ینی کورد دەوەستێتەوە نەتەنیاهۆ ڕاستی لە بیدایەتی شەڕ گوتی ئەمن وەچی شەرق الئەوسەط دەگۆڕن ئەمە لێرە باسمان کرد گوتمان کاکە زۆر ئاگدار بین ئەوە گۆڕینی سنوور نیە گۆڕینی هاوسەنجی هێزە لە شەرق الئەوسەط زبزانە ئەمنی قەومی کوردی چی پێویستە ئەمنی قەومی کوردی ئەوەی پێویستە سنوورەکان دەستکاری بکرێ بەڵام ئەو هاوسەنجی دەستکاری نەکرێت بەزەوە گەلە دوور درێژ هەیە ئیتیهام دەکا وەزەن ئێمە لەو ئیتیهام دەترسی داخوا ئەمەدەین لەو دەمەی ئێران وا باشە عێراق وا خراپە یان تورکیا وا باشە ئێران خراپە ئەمە ڕاستی لەو ئیتیهامەکانە ناترسین داخۆیەک بەتە 15,000 دینارێک پارەی وەرگرتێ و شتێکت لەسەر دەنووسی یان لە جێیەکی مستەفیدا نه ئەمە لەو کۆناغیدا زۆر گرنگە ئەم هەر بەخۆم ڕاستی پەیوەندیمان بە سەرکردەکانی کوردی ئێرانی کرد بەڕاستی بە تایبەتی بەڕێز عەبدوڵڵا حەسەنزادە تەفەهومێکی زۆر باشی هەبوو لەو بابەتەی کورد بە تێکرایی دەتوانم برم لەو قۆناغی بە باشی باش بوو بە هەموو لایەک یعنی هەندە سەرکردەمان هەبوو نەوع ڕێیەشکەی بەڵام بە باشی چوو ئەم دەرێن بریا ئێران مەمنونی ئەو مووقفەی وایە ئەوەندە مەغرور نەبوایە مەمنون وایە و بە سەراحەت بەیانەش دەرکردوە وڵای هەر 4 پارچەی کوردستان ئەشتەمبیلا مووقفێکی جوانیان هەبوو بەسەوە خەتای تاڕادەی خەتای خۆشمانی تێدایە ئەو پرۆژانە
بعد والله زين دبوابي زياتر يعني اما اشتكي راستيكي اما دبي جوان تمشي قزيكي بخينو وكو ناو اما لبرتي هاوسنجي هج للشرق الاوسط جرينجل بهما بيشتري بس قومي هبو لسا اساسي قومي زانا همو وفاقي اقليميه كان باساني ذكرى لسا حسابي كرا بيشي حفتاونو وانا قال بيرتان بي او انا جماعتي متابع وقديم زور باش بدي بياندي زۆر ئاسان تەهران ئەنقەرە سووریا بابرین بەغدا وڵاتانی خەلیج وای دەکرێت ڕێک دەکەوتن و کورد ئۆیدم دوای کە ئەو خەتەکەتە بینیان بابرین جەبهەی ئیسلامی هات جەبهەی ئیسلامی لەگەڵ جەبهەی قەومیان عەلمانی تێک ناکاتەوە ئەمنی قەومی کوردی لەو بینی زۆر گەشەی کرد بەڕاستی زۆر وجودی ئەو هاوسەنجێ لە بۆمە زۆر باشە خەرکەیە تێناگە ئای کورەوە دەرێ ومەتحی ئێران دەکات یعنی ومەتحی تورکیا دەکات یعنی ومەتحی عێراق ئەوها من نە عێراقیەک نە ئێرانێک نە تورکێکی نانازم بەس کاکە ئەوە وەکو بری استراتیجیەتی ئەمنی قەومی کوردە ئەجا جانە لەو استراتیجیەی چۆنە باسی کاکسەرتی باسی بەکارهێنانی دەزانی ئێمە ئەو قازانجە زۆرەی کە لە عێراق ڕئیس جەمهورمان بوو فیدرالیمان بوو ئەو هەموو وجودەی ئێستا ئەم دوسێ جار لە ناو دکتۆر ڕەعلێرنیە پێکەوە لەگەر مسەقەفینی ئەوەی یەکێتی ئەوروپا لە بڕۆکسل دانیشتین بەجدا لە پەرایێزی کۆنگرەکی ئومەم متحیدە و نازم لێرە چێ بەشدار بوو بەڕاستی ئەویان بەم کوڕە گوتیان ئەمە لە دوورەوە ئاگاداری ئێمە ئەنگۆ بەس بەراوردی خۆتان کەن لەگە بەشەکاری تری کوردستان لە عێراق کوڕە ڕئیس جەمهورتان هەیە وا دەکرێت نەکەن لە دەستە خۆتان هەر لە دەستە خۆتان دەن جارش کرد دووبارەی ناکاتەوە یعنی ئەوە ئامۆژگاری دۆستەکانی جیهانیشمانە بە خۆشمان تی دەگەین دەزانی یەک لەو بەکارهێنانان ئەوە بوو لە ساڵی 1950 قیادەکانی کورد بە خۆیان یعنی ئەترافیان کردێ و لە وەسیقەی بەریتانی هەیە دەرێ کە عەبدولکەریم قاسم لە ساڵی 1950 شەراکەی کوردی تۆمار کرد ڕاستەن وەزع گۆڕا هەرچی مەلیکی عەرەبە ڕووی لە کورد کرد ئێران ڕووی لێ کرد تورکیا ڕووی تێ کرد قەومیەکان ناوە خۆ درێمە نەمانزان یعنی وە سەرکردەی کوردی گەورە ئەو ئەترافی دەکەن درێمە نەمانزانی ئەوە چییە پێ هەڵخرەتەن ڕاستی لەو دەمی وایان کرد بینی عەبدولکەریم قاسم و قیادەی کورد تێکچی جاو مادە تێکچ و حیزبی بەعەس هات و دیکە بەسەر کوردان ڕاستی ئەوەی ئێستا بزەبت ئەوە لە گۆڕێ بوو و هەروە ئێستاش لە گۆڕێ مەلیکە عەرەبیەکان قەومی عەرەبیەکان زۆر لە عێراق تووڕەنە لەسەر ئەوەی دەرێن ئەوە چێت و ڕئیس جەمهورەک دایتە کورد فیدرالی دایتی دەستور دایتی یەک کۆمەرەشتی پێ دەرێن یعنی تورکیاش لە عێراق لەسەوەی تووڕێ ئەنگۆ ئاگاتان لێیە إرجاع العراق إلى أحضان الأمة العربية معناتها بمعنى وياتو عروبية كي جارا هيج معناه يعني يصدرين لا أحزاني أمي عربي درتوا هاجتنا اللي برتي درتوا ولا لبروا الرئيس الجمهوري كردا فيدرالية لا مركزية كم عروبي كده يعني هو دسكوتة جورية مع الأسف صار كده ما بقصي بتوتي الشركات ومشكلة أو لا براستي أوي والي كد أمانتوانين دسكوتي جورمان هبي كدسكوتي زور جورشمان ببو بلام لبارت أمن موضوع كان كرت كما بابا تزور دول دريجة أما يكرت قريبو نوا لخطريان راستي قرار 628 مان هبو لدستور وزمان بعض رئيس جمهور مان هبو علاقات دولي ما زور أصلا دبلوماسية كل استاذ صفرة كتش شيء ديت كردستان بس جوان تمشاكن يعني سر كذاتي مدني كيني أوي تيبقى يعني أوز أنا الراس كي بهون تنهد بودس قران كاريتش زور هات بيش أو جوانا أو دس كوتانا هاد بيش نابوا بسر كذاتي كرد راسي أوانا لدرس خوب ده أتوم قراري 628 وأنا ما بيتبيشتم بتركيا فهم قراري 628 ودستوري عراق تبيشتم بإيران يعني من لبرتي سياسات اگر غرضنا من سياسات يعني سياسات بنزا كاديري حزب ديمقراطي كمال لو كردستان شهيد وطن عيب لبويما شهيد كرايا ولا تسير لبو كما بارش كسج نجيها بمعنى ديار لنا اواني او بكجانا لنا ود صلاه داركانا زاني ما كردستاني ايران شي لبو مكدي زين كان عيب اما يستا اوان لنا وما بن اما بي لبو كما بارش هاي دارزي اري والله بتي باشا بسرطة دارزي بتي تيروري بكي يعني تمشى أو عقليتك أو لا تشي دور شيطان
ئەو نە لە نووسەر نە لە ڕۆشنبیر نە لە مامۆستای ئاینی لە محەمی ئەو بەس لە ئەهلی تەبەقەی گەندەڵ دەوشێتەوە ئیشە ئەنگۆ تەماشای کوردستان بکەن هەموو ئیشەکان تەبەقەی گەندەڵ بکە چ دەسەڵاتدارە چ ئەوەیە کورد دەکەم مادەمێ بە دووسێ دەقەی ئینشاءالله بەڕاستی سەرنجامی ئەو وەزعی خوێندنەوەی بەهاڵەی سەرکردایەتی کورد لە بۆ دۆخەکە ئەمەی زۆر تووشی کێشە کرد بەڵام الحەمدوللیلا ڕایەکی گشتی دەرچوو ئەگە لە بیرتان بی بۆ خۆپیشاندانە بە تایبەتی لە قەزیە کوردستانی ڕۆژ ئاوا وای کرد جارشکە وەکو بێ ڕاپەڕی نەچتری بوو دەرگایشتری کردەوە لە بۆ دیبلۆماسیەت سەرکردەکانی بەخەبەر هینەوە بەڵام بەداخەوە زۆری نەبرد سەرکردەکانی ئێمە هاتنەوە سەر ئەوەی جاران ئێستا چه بکرێ باشە وەکو برێ فەقەرەی ئەخیرە ئەمۆزوعەکە بڕێک زۆر دوور و درێژ بوو زۆر بە پچر هەر قسەکەم لێوێ هینەوە پێی گوتم هەر پامێک بی لە بۆ گفتوگۆی بگە باشترین ئیش ئێستا ئەوەیە ئەوە هەر ینی یەکگرتن و ململانێ کۆتایی پێبینین ئەوە یەکەم ئیشی وەکو برێ وەسیەتی با پیرانە ئاەتی تەوراتە ئاەتی ئینجیلە ئاەتی قورئانە هەمووە درێ تاانەوە سەرکردایەتی ئێمە بە هیچ بزان بەس تەمەشای سلووچیان کە لە بەغدا چ دەکەن لە کەرکووک چ دەکەن ئەنی سەر سوڕ دەمینێ ئەو دەرفەتە هەیە یان ئەو خەتەریاتای هەردوو چ خەتەریات چ دەرفەت ئەتوو چی بەوی مەشغول یان سەرکردایەتی ئێمە زەری بە زۆر جارەیە مەشغول لە کاتێک تەمەشا دەکەی دەرفەتەکی زۆر گەورەی عالەمی هەیە بۆی مەشغول بۆ وڵا کاکسەرداری بکاتە ئەوە حیزبە سەرۆکەی گەورە ڕسمەکی لەگەر هەر ئەمن لە جێی خۆی بە قورئان ئەو ڕسمە بەبیر دێتەوە هەر سەرمەزار دەبن ئیشە لەبەر هەندێ بەڕاستی ئێستا وەکو ڕۆشنبیران وەکو هەموو لایەنەکان ئەمە زۆر ئەمە دوسێ جار حیوارشمان لەسەوەی کردیا علمانی و ئاینی و با بڵێن چەپ و کەلکی ئەومانەوە نییە بە هیچ جۆرێک ئەو ململانیە بکەین هەمومان ئێستا دەبی لەو قۆناغیدا ڕەتفعلمان نەوی بەرامبەر ئەو سەرکردایەتیە کە هیچ جۆرە ئیستیجابەتی لە بۆ خەڵکی نییە هەر خەریکی ئیشەکانی خۆیتەوی بە خۆتان دەزانن چییە ئەمە زۆر گرنگە هەموو یەک ڕێی بین ڕێیمان جودا نەبی یعنی لەسەر ئەساسی ئایدۆلۆجیا ڕێیمان لێک جودا نەبی دا قەیچێکە دەبا یەکە مارکسیە یەکە مەسیحیە یەک یەهودیا چیە ئێمە دەم خوار ڕێی پێدایە ئەو ڕەنگانە هەبی ئەمە لەبەر چی ڕێی لێ بگرین با ئەمە هەموو یەک دەنگ بین چکە سەرکردایەتی کورد بە هەڵەدا نەچی با ما ئەو عێراقە بپارێزی ئەو عێراقە تێک بچی کە لەو شەڕی ئەگە ئێرە ئەو قسە من بەخۆم دووبارەی دەکەمەوە یەک عێراقی ناناسم وە بە حیاتم بە تەمانیمە لە عێراق دەستکەوتەکەم نیو دینار نازم چ ئەو برادرانە لە بۆ خۆیان دەستکەوتیان بەڵام ئەگە ئێران تێکچی عێراقیش تێکەچی وە بە حیاتی ڕئیس جەمهوری نابینیەوە ئەو دەستوری نابینیەوە ئەو هەرێمەی نابینیەوە هیچ شکو گومانتان لێ ئەوە دادەنیشینەوە بەڵام بەڕێی من ئەو قۆناغە ڕەدووە بەس چ باشە ئەمە بە سەرکردایەتی خۆمان بڕین کاکە ئەتوو بەڕاستی ئەمە نەگەیاندە بەڕی ئەماندا بەڵام گەیشتووینێ ڕەدوو بین هیچ مەترسین ئێستا بزانە مەترسیەکان چیاگە کاک ڕەوان یەک دقیقەم مەجال ئێستا ئەمریکا لە منتقەی بشتێ و دەربکرێت دەزانی خەتەرە لە بۆمە بزان تەماشای ئێران زۆر سەرکەوی لەسەر منتقەی دزانی خەتەرە عینیشت ئەدی ئەگەی ئێران شکاو لە ناوچ دیسان خەتەرە ئێوە معنای چییە بە معنای سەرکردایەتی ئێمە ئەمەی گەیاندیتە لە نقطەچی لە هەموو ناحیەی خەتەرە بە معنا ناحەچیمترین سەرکردایەتیمان هەیە لە جیهاندا لەبەرەوەی ئەمە پەڕی بووینەوە لە هەموو شتێک بەڵام هەنگاوە غەڵەتەکان ئەمایان هینا حەقوێن نیە سەرکردایەتی کورد لەو قسانە تووڕە دەبێت بەڕاستی زۆریش تووڕە دەبێت نە ئەم پێم باشە هەمومان پێکەوە ئەو قسەی بکەین لە بۆ ئەوەی بە خۆدا بێنەوە ئەو دوو ساڵی ترنگ مایە بپەڕینەوە چکە کێشە لەگە عێراق دروست نەکەین کورە و عێراقا ئێستا کاکە بەس بتانزانی وایە تورکیا لە بۆ چارتەکوزان وڵی ئەوەی وەرزانی تورکیا لە بۆ حیزبەکی لە قەندیل هاتیە ئەم دەرم شادەی دکتۆرای لە فەقیر حاڵی بدەین یعنی ئەوە لێکدانوەیە دەبی بزانی لە بۆ چااتێ یعنی ئەمە لە بۆ ئەو هەموو وەزعی یعنی ئەوەی لە سووریا ڕوویدایە ئەوەی وڵاتانی خەلیج ئەو مەئامەرە گەورەیان لەسەر کوردی سووریا زۆرتان ئاگا لێبی هەمووی ئامادەیە لە بۆ ئێرە